ئەم هێزانە قەت مەناعەتیان نەبووە لە پێناو دەستکەوتی مادی، لە پێناو دەسەڵات، دەست ڕۆیشتوویی بەسەر کۆمەلگا و سەروەتێکە کە لەو کۆمەلگایی کە کوردستانەکە هەیە و بە مەعنایەش هەبوونی سەروەری باڵادەستی چینی خۆیان بەسەر خەڵکی کرێکار و زەحمەکێشی کوردستانە پشت بە شەیتانیشەوە بن. من ئەم تعبیرەکەواڵم بە معنای ئیجتیماعیەکەی بەڵێ پشت بە شەیتانیشەوە بن. ئاخر دۆستایەتی ئەمریکا بۆ خەڵکی کوردستان چییە؟ لەو کاتەوەی کە باشترین دۆستایەتەکەی مەگەرەوەی کە یەکێتی و پارتی گەیاندە دەسەڵات و ئەوانی کە بەهێز و قودرەت لەم هەرێمەیە بزانە لە ماوەی ئەم لەنەوە دووە تاکو ئێستا کە بالفعلی ئەوان دەسەڵاتیانێ چیان بە خەڵک نەکردووە بەڕاستی بێجگە لە بێمافکردن و سەرنەوەی حەق و حقوق و کوشتاری سەرجادە و خۆپشاندان تەقە لە خۆپشاندانەوە بیگرێ هەتا هەرچی ئیمکاناتێک بۆ شیری مناڵیان نزی بابە سەردەمانێکە کە UN خواردنیە نرد بەدەم خەڵکی ژێر حەساری اقتصادی بگات ئەوانیان بردویان زیان کردە سەرەوەت و سامان و لەولاشەوە هێزی چەکداری خۆیانیان پێ بەهێزە کرد چ قیمەتێکی هەیە چ بایەخێکی هەیە ئەم شتە ناوی بنی دۆستایەتی یان هاوپەیمانی بەڵێ دروست ئەمریکا هاوپەیمانی یەکێتی و پارتیە دۆستیانە بە چەکداری خۆیانیان دانێ ئەو قسەی کە ترەمپ کردی لە ساڵانی پێشوە لە دوای جەنگی دژی داعش و ئەوانە کە کورد شەڕکەری چاکن پارەی باشمان پێداون خۆشیان ئەو شتەی کە لەباری سیاسی دیپلۆماسیەوە لەگەڵ یەکێتی و پارتی جۆرەی ململانیان لەگەڵاکردە نەبی هێزەکانتانی خەن و ئێمە ئەو هەموو پارەیە بۆ هێزی پێشمەرگە سەرفەکەین و کە کەس نازانە خۆ ئەسڵە یعنی بڕاستلەکەی چەندە چۆنە و ئەمە قرارە بدرێ بە چی لە کاتێک ئازانی لە کاتی شەڕی دژی داعشیشە ئەو هەموو ئیمکانێتە شەهاو پێشمەرگا گریا لە هینەکانەوە سنگەرەکانەوە کە کلاشنکۆفەکەی ژەنگی کردو و فیشەکەەکانی ژەنگی کردووە ناتوانە خۆشی پێ بپارێزێ ئەمە هەموو شەرەف و ئابڕووی سیاسی ئەمانەیە کە هاوپەیمانی ئەمریکان وە بوون وە دۆستین